وەک لە بەشی یەکەمی ئەم بەرنامەیەدا باسمان کرد، کار و چالاکی ڕێخستنەکانی کۆمەڵە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو گەلێک زۆر بوون. ئەوە بوو لە سەروبەندی ئەنفالدا و لەسەر داوای نەوشیروان مستەفا پۆل پێشمەرگە گیر خواردوەکانی بناری پیرەمەگرون و چەمی ڕەزانیان دەگواستەوە بۆ ناو شار و پاشان بە ڕێگەی نهێنی دەیانگوازنەوە بۆ دەڤەری پشدەر و پاشان سەرکردایەتی. تا ئەو ساتەی بەعەس بەکارەکانی ئەو گروپە ئازایە دەزانێت ئیتر فۆکەسی دوژمن کەوتە سەریان و ئاشکرا بوون. زۆرینەی ئەندامانی گروپەکە کەوتنە دەست دوژمن و دەستگیرکران. ئەم جارە لەم بەشەی ئەم بەرنمەیەدا گوزەر بە نێو ژیانی زیندانی ئەو گروپەدا دەکەین کە پڕە لە ئازایەتی و نەبەردی، پڕە لە هەڵوێستی مەردانە و گیانفیدایی. ئەوان بە ئازایەتی خۆیان و لەسەر ڕێنمایی نەوشیروان مستەفا کارێکیان کرد کە بوونە شانازی گەلی کورد کە لەو سەردەمەدا کەم کە زەب و ئاواشان بداتە بەرکارێک کە دڵنیابێت لەوەی ئاشکرا بێت خۆشی و ماڵ و منداڵی لەلایەن دوژمنەکەیەوە سەرنگوم دەکرێت. بەڵام ئەوان بێجێدانە هیچ مەترسیەک ئەو ئەرکەی پێیان سپێدرا بوو بە ئەنجامیان گەیاند. سڵاو ئازیزان و خۆشەویستان، بەشی دووەمی ئەم بەرنامەی جەپەنجەی مێژوو تەرخان دەکەین بۆ ئازایەتی و خۆڕاگری ڕێخستنە دێرینەکانی ناوشاری سەمانی. ئەو ڕێخستانەی وەک لە ئەڵلقەی پێشودا باسمان کرد لە دوای تاوانی ئەنفال گەورەترین ئازایەتیانوان و گەورەترین کاریان کرد کە زۆرێک لە پێشمەرگەکانی سنووری سلێمانیان دەرباز کرد. ئەم نەکەی سلێمانی ئێرە دیوارەکانی بە خۆڕاگری و ئازایەتی ڕێخستنەکانی سلێمانی نەخشێنراوە. یادگاریە ئازایەتەکانی ئەوان لەسەر دیواری ئەم بینایە کە پێی دەوترا ئەمنی سلێمانی. لێرەوە لەم ئەڵلقەیەدا بینەر بن خۆڕاگری ڕێخستنە دێرینەکان لە زیندانەکانی بەعەس چۆن بووە و چۆن ئەمان چۆچیان بە بەعەزدادا و لە ناو زیندانیشدا کۆڵیان نەدا دەستیان کردەوە بە دروستکردنی ڕێخستنەکانی خۆیان. چەندین بریندار هێنرانە ناو شار و چارەسەرکران لەسەر دەستی ڕێخستنەکان. دواتریش بە ئامانەتەوە ڕادەستی سەرکردایەتی ئەو کاتەی پێشمەرگەکران. نامەیەکم بۆ هات لەلایەن عەلی بچکۆلەوە. ئەو وەختە نامەکان هاوڕێ عەتای هێنا. هاوڕێ عەتا پێشمەرگە بوو. لەو فترەیە بێوچان هاتوو چۆی بینی ئێمە و هێزی پێشمەرگە هاوڕێ عەتا بوو. نامەیەکی بۆ هێنام، کاک عەلی داوای لێ کردوم، ئەڵێ برادەرێکمان هەیە وەزعی زۆر خراپە، مار پێوەی داوە، ئەگەر بێت و ڕزگاری نەکەین یا ئەمرێ یا بەردەستی جاش و جێیش بکەوێت، بەڕاستی خەسارەتێکی زۆرمان لێ ئەکەوێت، لەوانەیە ببێتە سەبەبی ئەوەی کەوا کۆمەڵی کەس بگیرێ. من ئەو کاتە نەمزانی کاک عەبدولکەریم لە سلێمانیە. مستەفا عێزەدین هاو بۆ ماڵمان، ئێوارەکەی هاو بۆ ماڵمان. عەبدولکەریمیش بە دوای ئەوە هات بۆ ماڵی ئێمە لە مجەمەعی باینجان. کە هات بۆ مجەمەعی باینجان هەندێک پێداویستیمان کۆ کردبوو، ئامادەمان کردبوو، هەندێک پێداویستیشمان کۆ کردبوو، ئامادەمان کردبوو بیگەینین بۆ چەمی ڕێزان. باشە، من و شەهید مستەفا و عەبدولکەریم ڕۆیشتین بۆ چەمی ڕێزان. طبعاً بە ڕێگەیە نە ئەڕۆیشتین، نەمانەتوانی شوێنەکان دائیمان ڕێگەی مەترسی بوو، لە پشتگە بەو گولیجا و شیلەخانەوە ئاوا ڕۆیشتین بۆ چەمی ڕێزان تا گەیشتینە لای بافڵەکە. کە چوینە بافڵەکە، خوار بافڵەکەەوە، کاک عەبدولکەریم وتی ئێوە لێرە بووین، بە تایبەتی نەمانەوێرا خۆمان پیشانی هەموو هێزەکان بین، بۆی نەناسرێنەوە بە شێوەیەک بێ کە ئەم شتانەمان نهێنی بێت ئێمە.
کە چوینە ئەوێ پاش چارەکە 20 دقە عەبدولکەریم هاتەوە بە دەوانەوە تێ با بڕۆین بۆ لای مام عەلی وتم بفەرموو چی دەوێ مام عەلی وتی ئەو نامەی کە بۆم ناردووی ئەو برینارەمان هەیە کە مار پێوەی داوە باشە ئەتوانن بۆمان دەرکەن کاک ڕەفعەت عەبدوڵڵا کە ئێستا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە کاک ڕەفعەت بوو ئەو وەختە لێپرسراوی 25 خاڵخاڵان بووی ڕێخچەنەکانی ئەوێ باشە حەسبە باسکردنی خۆیان کە وایان پێوتین کە مام عەلی وتی ئەمە ئەگەر بگیرێ لەوانەیە کۆمەڵە تەسحیبێ دیارە بە حکمی لێپرساویەکەی بوو تم بەڵێ ئەتوانین دەریکەین من و کاک مستەفا وتمان بەڵێ دەریەکەین و ئەیگەینینە شوێنی مەبەست ئێمەش کاک ڕەفعەتمان هێنا گوێدرێژێکیان هێنا کاک ڕەفعەتمان خستە سەر پشتی گوێدرێژەکە من و مستەفا گەڕاینەوە بۆ مجەمەعی باینجان بەڵام بەس ئەو شەوە نەمانتوانی بگەینە ناو مجەمەع لەبەر ڕێگەوبانەکان لە پەڵەیە تەماتەیە ماینەوە لە پەڵەیە تەماتە ماینەوە ڕۆژی دوایی عەلی کاکە ڕەشات بۆ ماڵی ئێمە تی کاک ڕەفعەتت لەکوێ داناوتم لە ماڵی حەسەنی برام ئیتر لەگەڵ کا عەلیە چوین کاک ڕەفعەتمان خستە ناو سەیارەکەوە سەیارەکەی عەلی کاکە ڕەش عەلی کاکە ڕەش دەفتەر خدمەیەکی بۆ پیا کردبوو شوبه ئەو هیچ حەل نەبوو شوبه ئەو دایە دەستی و ناوشتەکانی پێوت و تی ئەگەر سوتفە لە سەیتەرەدا پشتیان لێکردینەوە دەفتەر خدمەیەت تەسلیم بکە بەم شێوەیە کاک ڕەفعەتمان گواستەوە بۆ ماڵی عەلی کاکە ڕەش ئەو کارانەی ئەمان کرد یەکەم هاوکاری پێشمەرگە لە خواردن و پێداویستی و جلوبەرگ و لۆجستیک و ئەوانە دووهەم لە هەواڵ و زانیاری گەیاندن بۆ پێشمەرگانەوە سێهەم لە گەیاندنی ئەو پێشمەرگانەی کە پێویست بوو ببرێنەوە بۆ سەرکردایەتی لە ڕێگەی ڕێخستنەوە ئەمانگیانەوە بە سەرکردایەتیەوە بۆ سلێمانی و لە سلێمانیش بۆ ڕانیە و لە ڕانێشەوە بۆ سەرکردایەتی ئەو حەڵقانەمان هەموو بەیەکەوە هەبوو کا عەبدوڵڵا هەبوو لە ڕانیە من بەس ئەویان مەناسی لە ڕێخستەکانی ئەوێ ئەو کاتێک ئەو پەیوەندی هەبوو لەگەڵ ئێمە و ئێمە شتەکانمانەگەیاندە لای ئەوان و ئەوانی ژانگەیاندەوە سەرکردایەتی لەگەڵ کاک سەید حازی و کاک مستەفا ئەو پێشمەرگانەی کە لە چەمی ڕزان برینارە بوون و کومەلا فەرمان کە لە شەڕێکدا کە لە دوان فال لەوێ مابوونەوە ئەو هێزانە و مەفرەزانە کاک مەلا فەرمان مەسئولی تەنزیمی تیپی 23 بوو بریندار بوو فیشەچێک لە سنگی یا بوو لەسەر مەمچی لە پاشیشانی دەرچوو بوو ئێمە چوین لە چەمی ڕزانەوە هێنامەنە باینجان بە شەو و لە ماڵی کاک حەسەنی حەمەدبەک کە حەوشێکی گەوریان هەبوو حەمامەکەیان لە دەرەوە بوو لە حەوشەکەیە لە حەمامەکەیە داماننا و بە دیاریەوە بووین تا بەیانی و هەر ئەو شەوەژ مزەمیدمان بۆ پەیدا کرد و معاونتوبیەکمان بۆ هێنا تەداویمان بۆ کرد و تا بەیانی توانیمان لە ڕێگەی کەسێک و دۆستێکی خۆمانەوە کە دوای ئەویش بوو بە تەنزیم کە ئەسکەر بوو لە دەربەنی بازیان ناوی کە عەبدوڵڵا بوو ئیڤا عەسکەری پێ بوو ساقی ئیڤا بوو هاتە ئەوێ و تەکلیفمان لێ کرد وتمان شتێکی وامان هەیە بۆ مامبەری وە سلێمانی یەکسەر ئازانە تەکلیفەکەی گرتین و خسمانە پێشتی ئیڤاکەوە و هێنان بۆ سلێمانی من نەهاتم لەگەڵیا بەڵام هێنانە سلێمانی و لە سلێمانی لە معسکەر سەلام لای کەنەکەوە کاک عەلی کاکە ڕەش لێی وەرگرتە بوو سواری سۆپەرەکەی خۆی کردبوو هێنابووی تەسلیمی کردبوو بە ڕێکخراوی سلێمانی بۆ سابەکری دارتاش و ئەوان و لێرە عیلاجی بۆ کرا و گەێنرایەوە سەرکردایەتی کاک ڕەفعەت عەبدوڵڵا لە چەمی ڕزان مار پێوەیە ئەویش مەسئولی تەنزیمی تیپێک بوو مار پێوەیە بوو ئەویش کا عوزێر و ئەوان من لە هێنانیا بەشدار نەبووم بۆ باینجان کا عوزێر و نازانم چیتر لەگەڵی چوو بوو کە عەبدولکەریم هەڵەدنی لەوەستەر لەگەڵی هاتبوو ئەویش پێشمەرگە بوو لەو پێشمەرگانە بوو کە عەبدولکەریم زۆر هاتە لامان و کە عەبدولکەریم ئەیتوانی هاتوچۆی ناوشاری شێکرد هەندێک حاڵەت لەبەرەوەی هەندێک مسمسەکاتی جامیعی پێما بوو بەکاری ئێنا بوو ئەو حاڵەتانە ئەو هاتە ناوشار و دەگەڕایەوە لای ئێمە و ئەچۆ چەمی ڕزان و چەند جار چووە و هاتوۆتەوانێ و زۆربەی نامەکان و حەڵقەکان و راپۆرتەکانمان ئەو ئەیگەیاندەوە بە چەمی ڕزان و کە عەتای حازی محەممەدی لەگەڵدا بوو چەند جار کە عەتا پێشمەرگە بوو ئەو کاتە لەگەڵیانە ئەویش لەگەڵیانە ئەهات و کاک ڕەفعەتیش هێنامانە باینجان و لە باینجان مایەوە شەو تا بەیانی
توانرا بگەێنرێتە ڕێکخراوی سلێمانی و لەوێش عیلاجی بۆ بکرێ و بگەێنرێتەوە. ئەوش عەلی کاکەڕەش بەشدار بووە لە گەیاندنی بۆ سلێمانی و لە عیلاجی و ئەوەی من لە بیرم ما بێ وا بزانم لە ماڵی عەلی کاکەڕەشیش دایان نابوو چەندین شەو تا عیلاجی بۆ کرا و تەداوی بۆ کرا و چارەسەری بۆ کرا. کاک عەلی کاکەڕەش کەسێکی قارەمان بوو، کەسێکی زۆر ئازا بوو. ئێمە وەکو تەنزیم حەڵقەی تەنزیم بووین، پێم وابێ کاک عەلی هاوکارێکی ئازا بوو. ئەو حەڵقە تەنزیمێشی نەبوو، بەڵام کەسێک بوو زۆر دڵسۆزانە، زۆر بێباکانە، لە هیچ شتێک سڵی نەئەکردەوانێ و تەنانەت لە کاتی گرتنیشە زۆر قارەمانانە ئەو برادرانەی ئێمە هەم لە وەستا بەکری دەرتاش، هەم لە کاک عوزێر، هەم لە کاک عەلی، هەم لە کاک مستەفا کە بەداخەوە ئیعدام کرا، لە کاک سەید حاجی کە ئیعدام کرا، هەموو ئەمانە زۆر ئازایانە خۆیان گرت و ئەترافیان لەسەر ئێمە نەکرد. ئێمە خۆمان ئامادە کرده بوو دوای ئەوان کە ئەجیرین، بەڵام زۆر ئازایانە خۆیان ڕاگرت و ئەترافیان لەسەر ئێمە نەکرد و ئێمە ماینەوە. ئەمە شتێکی بۆ بژێڕمەوە ئەو کاتێک کە مەلا فەرمانمان هێنابوو، برینار بوو، لەوێ هێنابوو مادامان نابوو، کاک سەید حاجی هات بە سۆپەرێکەوە، دوو چەکداری لەگەڵا بوو، خۆی قاتی شاڵی لەبەرا بوو، ێستا لەبەر چاومە دەماچەیەکی بەستە بوو، دوو چەکداریشی لەگەڵا بوو، هاتبوو بە سۆپەرەکەی خۆی بیگەێنێ تا ئیڤاکە پای بوو کە ئیڤاکە پای بووتمان با ئیڤاکە بیبە و لە ڕێگە لەگەڵ کاک عەلی هاتن و لەوێ وەریان گرت کە هاتە حەوشەکەی ئێمەوە بەو شێوەیە بوو. من دایکم بە ڕەحمەت بێ ئەیزانی خەرکی چیم، هەموو شتەکانمی ئەزانی و ئاگادار بوو دایکم. وتی ڕۆڵە تۆ چیەکەی؟ لەلایەکەوە تۆ چەکداری حکومەتت هێناوەتە ماڵەوە، لەلایەکەوە پێشمەرگەت هێناوەتە ئێرەکان. ئەمە چۆنی بەیەکەوە بەسیتەوتم دایکە ژیانەوەیشی خۆمانە و خۆمان نەزانین چۆن بەیەکەوە ئەیان بەستینەوە. کاک نێوشیروان بە وجدانەوە زۆربەی ئەو پەیوەندیانە، زۆربەی ئەو شانە چەکدارانە، زۆربەی ئەو پێشمەرگانەی کە مابوونەوانێ ئەو هێزانەی مابوونەوە پارتیزانەکان بەسەرپەرشتی کاک نێوشیروان بووە، بە ئاگاداری کاک نێوشیروان بووە، بە ڕێخستنی کاک نێوشیروان بووە. بۆ یەکەم جار کە وەستا بەکری دارتاشم بینی ئێستا لە بیرمە هاتە بانجان لە ماڵی کا حەسەن منی بان کردە ئەوێ نامەیەکی کاک نێوشیروانی دەرهێنا، نامەکەی یامەی خوێنمەوە کە مەلا فەرمان چوو بوو ئەوێ و باسی کردهبوو. کاک نێوشیروان نامەیەکی نووسی بۆ ڕێکخراوی سلێمانی، ڕێکخراوی سلێمانی کاک وەستا بەکری دارتاشیان ناردبوو کە ئێمە بگرنەوە. نامەکە نامەی کاک نێوشیروان بوو، باسی ئێمە ئەکا، باسی و کار و چالاکیانە ئەکا و ناومانی تیا بوو و داوای لێکردین ئێمە پەیوەندی بکەینەوانێ بە ڕێکخراوی سلێمانیەوە، ئەگەر پەیوەندی ناکەین ئەم نهێنێ بپارێزین. وەستا بەکر پیاوێکی زۆر ئازا بوو، لە هیچ دەسڵی نەکردەوانێ. ئیتر یەکسەر ئێمە پەیوەندیمان لەگەڵ وەستا بەکر دروست کردەوە لەگەڵ ڕێکخراوی سلێمانی کە پێشتر لەسەر تێپی 23 بووین، هاتینە سەر ڕێکخراوی سلێمانی و وەستا بەکری دارتاش مەسئولی مباشرمان بووە و تەندین جار هاتوۆتە لامان کۆبوونەوەی کردووە و تەندین جار چوین لە دوکانەکەی ئەوە کە دوکانی هەبوو لە سابوونکەران، دوکانی دارتاشی لە پشتی دوکانەکەەوە ژوورێکی بچکۆلەی هەبوو، لەویا دانیشتین کۆبوونەوەمانە کرد و هەتا کاتێک پێش ئەوەی بگیرێ کە ترسی گرتنی هەبوو هاتە لای ئێمە بۆ هەفتەیەک لە لای ئێمە مایەوە وەکو ئیختیفا تەکلیفشمان لێکرد نەڕواتەوە، بەڵام نەئەترسا، وتی نا هیچ نێ مادەمە هەفتەیە هیچ ڕووی نەداوە نەچوونە ماڵمان و ئەوە ناگەڕێمەوە سلێمانی بەداخەوە کە گەڕایەوە سلێمانی گیرە. شاخەوانی کوڕی لەگەڵ یا ئەهات، خێزانەکەی زۆربەی جار خێزانەکەی لەگەڵ یا ئەهات، زۆربەی نامۆشتەکان خێزانەکەی ئەگواستەوانێ، یان خێزانەکەی کا حەسەن کە خەسووی من بوو بازیێرەکسین نامەکانی بوو ئەگواستینەوانێ. من ماڵ و مناڵەکەم لە ماڵەوە بوون کە من ئەمەم پێشمەرگەمە کردە ماڵەوە، ئەگەر هەر شتێک ڕووی بدایە نەکخۆم و ماڵ و مناڵی من لەوانەیە گەڕەکەشمان تیا بچوایە. من تەنانەت بۆ نمونە ڕۆژێک چوومە ناو پێشمەرگەکانەوە لە قاچ سەرەوە لە ژوورەکە وتم کوڕینە ئەگەر لە هەر شوێنێک کەش بوون ئێوە لە ماڵەکەی منان بۆتان هەیەکەم فیشەک بینێن بەخۆمەوە، چونکەم ئێوە من بکوژن یان نەمکوژن نەکخۆم ماڵ و مناڵم ئەکوژرێ لەوانەیە گەڕەکەشمان تیا بچێ. من حەزەکەم لە ماڵەکەی منە تاریخێک دروستکەن، دەستکردنەوەی دەستکەنەوە هەتا دنیای خەڵک باسیێم شەڕی ئێوە بکە. ئەگەر هیچی هەر کەسێکیش نەیتوانی شەڕکە ئەوە پەنجەرە کردمەوە کەتیبەی پێوە نەبووتم ئەلیۆ ڕاکایە دەرەچیا ئەکوژرێ. ئێمە بڕیارماندا بوو هەر ئەو کۆمەڵ خەڵکەم بەتەنیا نا بڕیارماندا بوو یا ئەمرین یا ئێمە ئەتوانین ببین بە سەبەبی ڕزگارکردنی ئەمەم و پێشمەرگەیە. بەڵێ کردمان بە فعلی کردمان. اینجا یعنی ئێمە بڵێن ئەو ماڵانەی تر وەکو ماڵی سەید حاجی وەکو بڵێن مستەفا عەزەدین و شێخ نۆزەر خۆی پێشمەرگە بوو لەگەڵ ئێمە پێشمەرگەیە گواستەوە.
محێدین هەزار مێردی ماڵی ئەو ڕەحمان ماڵی باوکیشمان بەکارهێنا بۆ پێشمەرگە ماڵی فاروقی حەمەخان بەکارمانهێنا بۆ پێشمەرگە ماڵی حاجی کەریمی کەنە سوورە بەکارمانهێنا بۆ پێشمەرگە مستەفای حاجی فەرز لە شەمحەدین بوو بەکارمانهێنا بۆ پێشمەرگە گەڵ کاک بەکرا ئێمە ئیلاقەمان زۆر بوو بەکری دارتاش بڵێن ماڵ و مناڵەکەی عەلی بچکۆریش لە ماڵی ئەوان نابوون ئێتا هات چۆمان هەبوو منە چوون بۆ ماڵی ئەوانەوان هات بۆ ماڵی ئەمە ماڵی کاعوزێر ئەمان کرد بۆ ماڵی سەید حاجی دواتر بڵێن ڕەفعەت مار پێوەیدا بوو کە مار پێوەیدا بوو خەبەریان دامی وتم هەر چۆنێک بێ بەکەر بۆم بێن نەباینجانەوە ئیتر بەهۆی کاک عەبدولکەریم و کاک عوزێر و کاک نەوزاد و کاک مستەفا و ئەمانە چوون هەر چۆنێک بێ بەکەرهێنایە نەباینجانەوە منیش بەیانی چوون بە دوایە لە عوزێر لای براژنی داینابوو کە چوون دەفتە خدمەکەی محەدینم بردبوو پێم ناوشتم لێ پرسی و ناوی ڕەفعەتە و خەڵکی کوێ و خەڵکی کەرکووکە و منتقەی کەرکووکە و ئەمانە وتم تۆ دەفتە خدمەکەم مایە دەستی وتم تۆ ناو ئەم محەدینیە ئەمە شکلی بەخۆشی ناچێ تۆ ئەتوانی بەکاری بێنی ئەم دەفتە خدمەیە ئیتر تۆ ئەمی ناوی خۆی و دایک و باوکی لەبەرکە لەبەریکە هێنامەوە ماڵەوە ماڵی خۆمان دواتر چوم دوو دکتۆرم هێنا کە یەکیان دکتۆر محەممەد عەبدوڵڵا بوو ئێمە هەر پێمانەوە دکتۆر لەبەر ئەوەی ئەو سەعادە دوا بوو هەر کەسێک دەرزێکی لە پێشمەرگە بدایە پیانەوە دکتۆر فڵان کەس ئەو لە خسخانە مۆزەف بوو دەوامێ کرد لەگەڵ عەبدوڵڵای عەبدوڵڵا عومەرە کە مەعاون طب بوو ئەم دوانە هاتن عەبدوڵڵا عومەر پێویستەکانی بۆ حازر کرد و دکتۆر محەممەدیش ڕۆژانە لە ماڵی منە تەداوی و داودەرمانێ کرد کاک ڕەفعەت دوای ئەوەی کە پرسیارم لێ کە خەڵکی کوێیت و ماڵ و مناڵت هەیە وتی ماڵ و مناڵم هەیە وتم ئەزانی لەکوێن وتی نەوەڵاتم کەسێ لەم شارەیە بزانێ ماڵ و مناڵی تۆ لەکوێیە وتی ماڵی خاڵێکم لێرێ بەس لەوانەیە ماڵەکان نەدۆزمەوە سواری سیارەم کرد و ڕۆشتین گەڕاین هەر چۆنێک بێ ماڵی خاڵیمان دۆزیەوە وتم هیچم لێتان نایە بڕۆن خێزانەکەی بۆ بێن بەیانی نادوو بەیانی یەم لێتان وەرەگرم کە چووم خێزانەکەی و کوڕێکی هەبوو کاتە مناڵ لەگەڵ دایکی هاتن دایکی چەند ڕۆژێک لە ماڵمان مایە دوایی دایکی ڕۆی خۆی و خێزانەکەی مانەوە ئەو ماوەیە کە لە ماڵمان بوون هەتا چابەوە پێگرت اینجا لەسەر داخوازی خۆیان بردمانە مقڕی دموکراتەکانی ئێران لە مقڕی دموکراتەکانی ئێرانیش کاک ڕەفعەت خۆی بۆی گێڕامەوە کە کردیانە چادرێکەوە چادرەکان بەسەرا دادابەوە زۆر ترسا بوو وتوی لەوانەیە بە تەما بن تەستیمم بکەن دواتر کە چووە سەرکردایەتی لە سەرکردایەتی باسی منی کردو وتی من شەوێک لە مقڕی دموکراتەکان بوو ئەو نەترساوم ئەو ماوە زۆرە لە ماڵی ئەو پیاوەیە بووم ترزە چاومان نەبووی بردمە دەرە پیاسی پێکردم وتی یەکسەر کاک نەوشیروان ناو جەماعەتە وتی ئێمە سلێمانی قارەمانی ئەوامانەیە و قارەمانی ئەوشمان پەروەردەکردووە من بە هەفتە لە ماڵی شەید بەکر مامەوە هەموو مناڵەکانی شیرینخانی خێزانی و هەموو مناڵەکانی یانی ئەو کاتە هەندێکیان 6 ساڵیش تویا بوون لە نامەگە هاتن ئەوان هاتچێ بازیانە نەکرد یعنی لە شاردنەوەی ئێمە و لە پێداوی لە پەیوەندیەکان و لەگەڵ شوێنەکانی تر چکە من ڕۆژانە شوێن مەگواستەوە بۆ ئەوەی ئەگەر لێرە کەشف بووم لێرە لەو شوێنێک کە پەیوەندەکەمە بەس دوای چمە شوێنیشتر بۆمانەوە بە حتا بەشی جوبای حەجرەشی وتم خۆت مەسئولی من ڕەخزی سلێمانی یعنی مەفروض نییە ڕاز نییە خۆت دەمشتا ناکەی چکە یعنی دوسێ جار بەیەکەوە بە بەرازیلەکەی و بەڕێکەوتیم بەرە و هەتا بازیان هات لەگەڵ ما و سارەکەی پڕ بۆ تا جارێکیان دوجار تووشی کێشە بووین جار جێشەوی ڕایگرتین و داوە هێوی لێکردین جارێک لە سەتەری تاسوجا تەقەوشتکرا بوو سەتەرە ڕایانگرتین و تر داوامان کرد بگەڕێنەوە ینی بۆی کە تەفتیشمان نەکرد یعنی وتی من خۆم ڕناگرم ناتوانم بەشدار نەبم شەید بەکریش باماشت ینی حەزیانەکرد خوان لە ئیشەکە بەشدار بن خۆ خەڵکی زۆر هەبوو لە ڕێخستنایشکە بەڵام ئێمە مەسمەوە کەسی یەکەم و دووەمەکانی ناو ڕێخستنەکان بەشداری پرۆسەکە بوون بڵێت مانگی 5 کە ڕۆژ بەهار زۆر درێژە لە چەمی ڕێزان ئێمە لە شوێنێکا بووین لە نزیک کەڵەشێرە چەمەکە لێژەیەت خوارەوە جێژ لە خوار هاتم لەسەر ئێمە لەو بینە بووین لەو بینە بەناو دارەکانە شوێنێک پێوترێ مەکۆی کەڵەشێرە مەجموعە بەری زۆر گەورەیە چوینە ناو بەردەکانەوە بڕیارماننا ئەگەر هەر بڕۆن شەڕ نەکەین چکە 1990 پێشمەرگە 90 کلاشینکۆف لەگەڵ 1500 جێی سوژاش یعنی بە ڕۆژە درێژە ینی فیشەکانمان بەشی 2 ساعت شەڕێکرد خۆ زیاتری ناکرد لەبەر بڕیارمانە
هەتا بۆمان بکرێ شەڕ نەکەین خۆمان شاردەوە تا سعات 2 لە نۆی بەیانیەوە سعات 2 هێزەکەی خوارەوە بەسەر ورجی ئەمە هاتم چنا هێزەکەی سەرۆیەک بگرنەوە چکە من لەسەر ڕێگاکە بووین ئیتر بڕیارمان نا هەتا نێنە چەند مەترێک نزیکمان شەڕ نەکەین هێزەکە کە هاتن یەکسەر ئەمە ڕاست بووینەوە لە ئەو قۆڵە کاگڕابەری سیبراهیم بەسەر ئەوە تەقینەوە جێش و جاشەکە هەر لەوێ هەشت جار بەدیرگیرە یعنی تەسەوەر کە چونکە جاشەکان هەتا نەگەیشتنە بەردەمان لە نزیکی 1 مەتر 2 مەترەوە خۆمان کەشف نەکرد بیرمان لەوە کردەوە گەم جاشانە لیان بەدیل بگریان لیان بکوژین بۆی چەک و فیشەکانیان بەکاربێنی بۆی چکە پەکمان نەکەوێت لە فیشەک لێ هەر جاشمان بەدیل گرت و نازان بەڕاستی چێ بووی ئازیاوت عەجزجیازێکە بوو ئەسکەر بوو یەکسەوتی تەقە لەو عەجزجیازە بکە یەکێک عەجزجیازەکەی کوش بۆی پەیوەندی بە هێزی ترەوە نەکەن هێزی تیژ لە شارەوە بەرە و تابان خۆ لە جادەی بازیانەوە بە ماموو 6 دقیقە بە سارە دوورە ئەیتر شەڕەکە بەردەوام بوو سی ئەسکەر و جاش کوژڵە هەشمان بەدیلگر ئێمە کەسمان لێبری نابوو کاک مەلا فەرمان ڕێکەشتی ئێوارە بوو چکە لە 2 بۆ 8 ئێوارە شەڕ بەردەوام بوو 6 سعات شەڕ تامان لەوێ برادێرێکمان لەگەڵا بوو کاک عوسمان عەسکەری کە خۆی کادێکی و شار و زۆر تێکۆشەرە لە شتی توبیش ێزانی دەرزی لە دەرزیەکی بڵین خوێنمەربوونی لە کاک فەرمان نابۆی خۆی بەرنەمە برینەکەی بۆ پێچاو ئیتر ئەو شەوە من و دووسێ برە من و کاکعتا و بەڕاستی بیرم نایچێت تر بووین هاتین بەرەو باینجان کاک فەرمانمان هێنا خەڵک ینی بێگومان ینی بەرامبەر بە خەباتی شاخ و پێشمەرگە بە چایشی ئین سەیرەکەن بەڵام ئەوانەی کە ئەو واقعیان خوڵقاندووە نوێنەری ئەو ڕابردووە نین و ئەوانە ژمارەی کەمی خەڵکن بە هەزاران کەس شید بووە بە 10,000 کەس ئەنفال کراوە و خەڵک هەموو خەڵکی کوردستان قوربانیاوە ئەبێمە ڕێزە و خەبات و لێو تێکۆشان و لەو قوربانی دانانەی میلەتەکانمان بگرین و ئەو ڕوحیەتە ئەبێ زیندوو بێتەوە بۆی چکە ئەم هەرێمە هەرێمی ئەوانە نییە بەرمەڕێەوە هەرێمی خەڵکی کوردستانە و هەمان ئەشی سەرشاری ومانە هەرێمەکەمان پارێزی و ئەو کاتەش کێمە پەیوەندیمان کردو بۆ ڕێکخراوی سلێمانی یەکسەر ئێمە پەیڕێوێکی ناوخۆی تایبەتمان بۆ هات بۆ دروستکردنی سوپای ڕزگاری کوردستان کە کوتەکەی سرکە ئێمە پەیوەندیمان کرد و ئەوەمان دروست کرد و مەفرەزەکەمان بریتی بوو لە کە حەسەنی حەمەبە کە عوزێری حەمەبە کاک سەباح من ئەو مەفرەزەیەمان دروست کرد و هەر ئەو مەفرەزەیەش نەواتی کاتی ڕاپەڕینەکەمان بوو لەگەڵ ئەو ڕێخستانەی کە پێشتر باسم کردوون ناوم هێنان لەگەڵمان بوون و لە ڕاپەڕینا یەکسەر ئێمە لەگەڵ دوای ڕاپەڕین لە بازیان دوای ڕاپەڕین و ڕانیە لە بازیان ڕاپەڕین دروست بوو پێش سلەیمانی و بازیان ڕزگاری بوو هێشتا لە سلێمانی ڕاپەڕین دروست نەبوو بوو لە 6 مانگا ئێمە کردمان لەگەڵ ئەو هەڤاڵانەی قەلازێ هەڤاڵانەی قەلازی خەڵکی زۆر ئازایان تیا بوو زۆر دڵسۆزیان تیا بوو زۆر هاوکار بوون هەم لە بازیانی ڕقم 1 هەم لە بازیانی ڕقم 2 و خەڵکیش بەعام هاوکارێکی زۆری کردین و لە 6 مانگا بازیان ڕزگاری بوو ئەنجا لە حوتا لە سلێمانی لە حوتی سێە لە سلێمانی ڕاپەڕین دروست بوو. دوای کۆتایی هاتنی پرۆسە پڕمەترسیەکە ڕێخستنەکانی ناوشار ژیانیان دەکەوێتە مەترسیەوە بۆیە چەندین کەسیان لێ دەستگیر دەکرێت و بەشێکیان لە سێدارە دەدرێن و بەشێکیان سزای سیندانی بە چەندین ساڵ دەدرێن و ژمارەیەکی کەمیان لێ ئازاد دەکرێت. دوای ئەنفالە بەدناوەکە سەر لە نوێ ئەنفالێکی کە دەستی پێکردەوە ئەم کڕەتە ئەنفالی ڕێخستنەکان دەستی پێکرد. لە ساڵی
1970 دوو پۆل لە ڕێخستنەکان گیرا پۆلێکیان بەکری دارتاش و جەباری حارڕەشی و مامۆستەحمەی سەناع بوو پۆلی دووەم ئێمە بووین کە ئێمەش گیرین لە هەمان ساڵە چوار لەسەر 25 دوانزەی ساڵی 1970 کاتژمێر 11:30 شەو هاتن بۆ من بۆ گرتنم لەم ماڵەیە لەو کاتەیە کە هاتن بۆ گرتنم تەنها خۆم و خێزانم و دایکم لە ماڵەوە بووین کە دایان بەسەرما ئیتر هاتنە ماڵەوە تەفتیشی ماڵەوەیان کرد هەموو شتەکانیان هەڵوەشان داوایان لێ کردم وتیان عوزێر کێیە منیش خۆم زانیتم کە بۆ من دێن من لە نەفوسا بە عەزیز تۆمار کراوم وتم عوزێر برامە وتم عوزێر برامە وتیان لەکوێ وتم ئەمڕۆ ڕۆیشتۆتەوە بۆ وەحدەی عەسکەری ڕۆیشتۆتەوە بۆ عەسکەری وتیان هەویەکەتمان بەرێ هەویەکەی خۆممانێ بە ناوی عەزیزەوە هەویەکەیان دایەوە دەستم بێعەمەل بوون لەوەی کەوا من ئەو بووم ڕۆیشتنە دەرەوە ئەوەی کە موخبیرچیەکەمان بوو کەوا هێنابوونی بۆ ماڵی ئێمە پێی وتبووتبی عوزێر لە ماڵەوە نییە برادر کوڕێکی کە لەوێ برایەکی لەوێ ناوی عەزیزە پێی بووم بێنە دەرێ با بزانم ئەوە عەزیزە ئەو عوزێرە عەزیز نییە باشە کە منیان هێنایە دەرەوە کە لە بچیان کردبوون لە دووەوە دەستیان بەسمەوە کە هێنامیانە بەر گڵۆپەکە طبعا من ئەو برادەمرم نەدیوە لە دوورەوە لە ناو سیارەکەی بوو وتی ئەوە خۆیەتی ئیتر ئەوشەوە دەستیان کرد بە تەفتیشێکی تەواوەتی ماڵەکەیان تەواو کەشف کردم و ئیتر بردیانم بۆ ئەمنی هەولێر ئەو کاتێک کە ئێمە گیران سەید حاجی گیرا بوو سەید مستەفا گیرا بوو شەماڵ گیرا بوو شێخ نەوزەر گیرا بوو عەلی کاکە ڕەش گیرا بوو دوای ئەوان من گیرام دیارە لە دوای تحقیق و لێپرسینەوەی پاش ساڵێک عەلی کاکە ڕەش ئیفراج کرا سەید حاجی و شەماڵ و سەید مستەفا و شێخ نەوزەر و برادەرێکی کەی هەولێریش هەر ڕەبتی نەبوو بە ئێمە بەڵام بەس هەر لەو دەستەی ئێمە حکمی عیدام کرا منیش بە 15 ساڵ حکم درام کەشف بوونەکەمان ئەوەی ڕاستی بێ بەهۆی برادەرێکی پێشمەرگەوە بوو کە هاتبووەوە بەهۆی ئیشێکەوە گیرا بوو باشە وتبووی من شتی گەورەتان بۆ کەشفەکەم شتی گەورەتان بۆ کەشفەکەم ئیتر ئەو لەو کاتی قسەکردنەیە ناوی ئەم شەخصانەی هێنابوو سەید حاجی و ئەوان کە گوایە ئەمانە هێزی پێشمەرگەیان گوەسۆتەوە ئیتر ئەسنایی دەرکەوتن و گرتنەکەی ئێمە ئەلەوە دەستی پێکرد لەو برادەرە پێشمەرگەوە کەوا وتبی مشتی گەورەتان بۆ کەشفەکەم کە دانی نابوو بە سەید حاجیە سەید حاجی و مستەفا و شێخ نەوزەر و ئەوانە گیران ئەساسی کەشفبوونەکەی ئێمە ئەلەوە دەستی پێکرد کابراحمان من لە ماڵەیە گیرم ئەلێرە وەختێکم زانی شەو بوو هاتنە ماڵەوە کە ئەو برادرش لەگەڵ مابوو من وەمەزانی بۆ ئەو هاتوون ئێمە ئەو ئیشەی کە کردمان کاری گواستنەوەی ئەو پێشمەرگانە و لەگەڵ ئەو برادرانەیە تقریبەن ساڵ و نیوەک بەسەر ئیشەکەی ئێمە هاتیە پەڕی بە سەدفە ئیشەکە کەشف بوو کەوت نەگرتنی هەمومان وردە وردە ئەوانەی کە بەردەستیان کەوتو ئەوانەی کە توانیان بیگرن و ئەوانەی کە احترافی لەسەر کرا بوو من ئاگام لە هیچ شتێک نەبوو ئێوارە برادێکم هێنا بۆ ماڵی خۆمان برادەرەکە قاچاق بوو لە ماڵمان بوو وەختێکم زانی شەو سعات 12 شەو تمەز ئەوان لە نیوەڕۆ بە دوای من ئاگەڕێن نیوەڕۆ هاتبوونە بەر دەرگا منیان بۆ نەگیرا بوو بێەوەی ئاگام لێ شەو سعات 11 شەو بوو هاتنە ماڵەوە کە هاتن من وامزانی بۆ ئەو برادەرە هاتوون کە قاچاخە زۆرم بەلاوە زەحمەت بوو تم بە ذاتی خوا هاتن لە ماڵەکەی من ئاگرتیان و حیاشم چوو بەیانی ئەبێ خەڵک بڵێ بۆیە بردی بۆ ماڵی خۆیان بۆی بەگرتی بدا وڵا داوای هەویان لێ کردین هەویەکەی ئەویان دایەوە دەستی و هەویەکەی منیان گردایەوە و کە لە بچیان نەکردە دەزە و کە لە بچیان کردە دەست من و هەردووکمانیان بردە ناو بابەخەکەەوە دایان ناین ئەو برادەرە پێشتر جارێکیکە ڕای کردبوو لە دەستیان
محاولەی ئەوەیە کرد دیسە ئەم جارەش ڕاکە سەرەتاچەی بوو پێڵاوەکانی لە پێ کرد بەس دەرەوە قوات و هینی چەکداری زۆر لێبوو نێتوانی منیش زانیم مەسەلەکە بۆ منە و پیان وتیان عەلی بێ ئەوەی ماڵەکە تەفتیش بکەین مستەمسەکاتی مەخەڕیب چی لە ماڵەکە تایە پێمان بڵێ وتم بگەڕێنە چیتان دۆزیەوە لە ماڵەکە من بەنە دەرەوە ڕەمیم بکەن مستەمسەکاتیش تەنها دوو نامەی عەلی بچکۆل کە نردووی بۆ حەسەنی حەمەبەگ و حەمەبازیانی تەنها ئەو دوو نامەیە لە ماڵی ئێمە بۆ ئەوش لەناو سەقفی تەپەتۆرەکە بوو ئەوانیش گڵۆپیانەیەنا یەک لە سەقفی تەپەتۆرەکانەدا وەکو من هەر لە خۆمەوە گومانم ئەوە بووتم تۆ بڵێکی لەو برادرانە نەگیرا بێتن و باسی ئەو نامایان نەکرد بێ دواتر وتم مستەفا بە ئەو برادرەی کە لەگەڵ لە ماڵمانە بوو قاچاقەکە مستەفای ناو وتم کاک مستەفا بۆ تۆ نییە بۆ منە وتی کوڕە بۆ تۆی چی وتم مستەفا منە بن بەس کە منیان بوو با یەک مناڵ و یەک کەسمان نەماڵیان نەمێنە هەرەسەکەش تێ خوڕیم و ئەوی قسە نەکەی ئەیتر دوایی ماوەیەکی پێچ و هەڵیان سانم وتیان عەلی لە ڕانێکی ناسی هەر کەوایان و کەوتمە گومانەوە وتم برادرێکم هەیە ناوی مامۆستا جەمالە وتیان بەعەد وتم برادرێترم هەیە ناوی عەبدوڕەحمانە وتیان بەعەد وتم برادرێکی شەیە سەید حاجی ناوە تۆزەگەی ناسم وتیان عەلی سەید حاجی ما سەید حاجی هەمووی گیراوە جەماعەتەکە هەمووی گیراوە وتم جەماعەتم نییە وتیان با بچینە وێزانی ئەمنانەش کە هاتبوون خۆی ئەمنی هەولێر بوون لەگەڵ بەشێک لە ئەمنی بەغایە چکەم مەوزوعەکە لێەوە سەرچاوی گرتبوو لەو چالاکیا بوو بن بە شەریک ئەمنی عامی بەغا لەگەڵ ئەمنی هەولێرە هەنێ ئەمنی سلێمانیشان لەگەڵ خۆیان هێنا بوو بۆ شارەزایی ئەیتر بنیان پێچایەوە بردمیان و سیوچی سیارەکان لێسەرم سیارەکەشیان بردم دوای بردیان دوکانەکان تەفتیش کرد و ئینجا ڕۆیشتن بەرەو برایم پاشا بەس چاوم نەبەسترا بوو لەوان کورۆزەرێکە دایان نابووم کە لە بچە لە دەستما بوو کە بردمیانە برایم پاشا یەکەم جار لیان تێک چوو بە دوای ماڵی مامۆستا شەمحەما گەڕان لیان تێک چوونە ماڵێکی کە دەورەیاندا و دوایی زانیان کە ئەو نییە گەڕانەوە چوونە ماڵی مامۆستا شەمحەمە و مامۆستا شەمحەمەیشیان هێنا کردیانە لای منەوە ئەویش هەر چاوی نەبەسترا بوو من بەزەیم پێهاتەوتم ئاخۆ ئەم کابرا بە تەمەنیان بۆچی گرتبێ و ئەویش جاجار ئاوە سەیرێ کردم وتم وەڵڵی خۆستە لەوانەیە وا حسابکە کە من بەگرتم دابێ هیچمان یەکتری ناناسی وڵا ئەنجا ڕاست بەرەو ئەم نە سوورەکە کە چوینە ئەوێ جیان کردینەوە ئەویان لە خوارەوە دانا و منشان بە قادرما سەر کرد بە قاتی سەرەوە کە سەر کەوتمە سەرەوە بردمیانە ژوورێکەوە هەر لە ژوورێکی کەشەوە ژوورەکان هینی تایە کونی تایە شەبەکە لە پەنجەرەکە وەکو پەنجەرە هەر ناو دەرگاکە لە بەشی لای سەرەوە لە ژوورەکەی تریشە وتیان ئەوە کێ و لەسەر چی گیراوە منش کە چوومە ژوورەوە چەند کەسێک لەو ژوورە سزن بوونەوانیش من وتم کاکە من ناوم عەلی کاکە ڕەشە و من بە خۆڕایی گیراوم و هیچ شتێک نازانم و هیچ شتێک لە خۆم عاشق نابووم و ماڵم لای نادیمان نسینە و لوا هەردووکانی سکرابی سیارەم هەیە و وتیان دە هیچ نییە ئیشەڵا بەرەبی دەرچوین لە سلێمانی و دواتر زانیم کەوا بەرەو هەولێرمانە بن و کە چوینە هەولێر مامۆستا شەمحەمە چاوی نەبەسترا بووە وتی هەولێر وتم ئەزانم ئێمە کە جۆم لە یەکێک بوو وتی جبت و شەمحەمەد وتیان نەعەم سەید وتی جبت و عەلی کاکەڕە مەسئولی ئیختیالات سلێمانیە وتیان نەعەم سەیدی من بۆ خۆم لە حیاتم فشەکێکم بە ئاسمانیشان نەتەقانوە ئەمان لوا کرامان مەسئولی ئیختیالاتی سلێمانی دواتر بردمیان پژملیان گرتم و بردمیانە ژوور لەسەر قەنەفەیەکدا نام جۆم لە یەکێک بوتی چاوی بکەنەوە کە چاویان کردمەوە کەسێک دانیشت بوو وتیانەوە سەید المەدیرە تمەس ڕاید عەزەدینی ناو بوو مدیری ئەمنی بەلدەی هەولێر بوو وتی عەلی ئەزانی تۆمان لەسەر چیە ناوە وتم نا من ئەوەی من بزانم منتان بە خۆڕایی هێناوە وتی ئێمە کەس بە خۆڕایی ناگرین هەموو شتێکی تۆ ئەزانی حەزەکەین بە دەمی خۆ بۆمان باسکەی وتم من پێتەڵێم بە خۆڕایی گیراوم هیچ شتێک لە خۆم عاشق نابە وتی ئەگەر ئێمە بمانێ خەڵک بە خۆڕایی بگرین پێویستمان بۆنێ لە هەولێرە و گەینە سلێمانی لە دەرگای دایرەکەی خۆمان چینە دەرەوە یەکێکمان بێ دەمان بێ بیستمان بێ گرین ئێستا تۆ بە خۆڕایی نهاتوین بە دوای تۆە قسەمان بۆ بکە وتم من پێتەڵێم هیچ نیم و هیچ نازانم وتی شایەتی لەسەرە وتم بێنن وتی ڕۆح جیب سەید حاجی وتی لا جیب مستەفا کە مستەفایان هێنا چاوی بەسرا بووە و من چاوم کرابەوە وتی چاوی بکەنەوە چاویشیان کردە وتی ئەوە کێیە کەوا سیرم کردی تر ئەوەیان لێدا بوو وەزعی تێک چوو بوو زۆر پەرپوت بوو وتم نایناسم هەتا هێزی تیا بوو زلێکی لێدام چۆن نایناسی وتم من نایناسم
وتێوە کێیە ئەوش پیان ڕۆی هەرچیمان کرد بوو دەستی کرد بە جێڕانەوەی دواتر وتی هاڵی چی وتم من زەلامێ نەناسم شتی وا ناکەم لەگەڵی وتی هەڵە شت و کارەبا هەدەر گەواد ما بفایدا من بۆ خۆم یەک شەو ڕۆژی ڕێک تەعزیب درام ئەیتر بە کارەبا و بە فەلاقەی بن پێ و بە هەڵواسین بەم شێوەیە هەڵەواسرام جاری وا هەبوو ئەرکی هەڵواسینەکەشم ئەکەوتە سەر باڵێکم دەستم تەرازوو نەبوو ینی تەنانەت ئەم ئەزەڵێم لێ چڕا بوو لە بەریتانیا بۆیان باشکردن جا کارەبا کاتێکە لیانە دای من هەر یەکسەر شەواڵیان لە پێداکەنی بڵێن سەرێکی لەو جۆچکە تابوو سەرێکی لەو جۆچکە تابوو سەرێکی لە جۆچکە تابوو سەرێکی لە لوت تابوو سەرێکی لە لوت تابوو سەرێکی لە خوارەوە تا پەکە دەکەو یا ئەگەشتی تە سەرەمەرگ یا ئەبورایتەوە کاتێککە شەماڵ احترافی لەسەر سەید حاجی و مستەفا و شێخ نۆزەر کردبوو ئەمانە ڕەبتیان بە ئێمەوە هەبوو ئەم سێ کەسە دوای ئەوە من و کاعوزێر گیرای یعنی بڵێن بڵێ ئێستا شێخ نەوزەر کە خۆشی پێشمەرگە بوو ئەو کاتە لەگەڵ ئێمە ئیشە کرد مستەفا ئەوە بوو کە مۆری ئەمنی عامی دروست کرد ینی بلیمەتێک بوو لە بلیمەتەکانی ئەم دنیا لە کاتی کارەکە و دوایش باسی ئەو کاراکرێ سەید حاجی کەسێک بوو کە ئەیوت لە جاتی کەڕەتی هزار کەڕم بلم بکرێ بە پەتی ئەیدامە من ئامادەم ڕزگارکردنی پێشمەرگە کە چوینە ناو ژوورەکانەوە دەمانگ و دوو ڕۆژماینەوە چوار جار چوینە محکەمەی سەورە لە ئاوات بەندەر جارێکی عادەی تاقیق بووینەوە لوزنەیەکمان بووە لە وەکالەتی محکەمەی سەورەوە ئەو لوزنەیە هەشت ڕۆژ لە مستەفایاندا شندڕ و هەندڕیان کرد وتیان یەک شتمان لێ ناوێ بەس پێمان بڵێ ئەم هەوی تەلەبەی جامیعەیە چییە بۆ خۆتت دروست کردووە وتیەوە من دروستم نەکردووە لەوانەی دایرێ من خۆیان دروست کردن وتی باشە ئەگەر ئێمە ئەو کاتە حربی کوێت دەستی پێ کرد بوو پیان و دوتیان ئەگەر بنێرین بۆ سعودیە بڵێن مەلیک فەهەدمان بۆ کوژدا هەر ئاوابی لێژ احترام ناکەی بڵێ ئێمە پیان و دوتیان ئەم پێستەی تۆ پێسی دەباخانەیە تۆ چیت ئەو مستەفای کە مۆرەکەی دروست کرد نا لە لوزنەکەیە جارێککە کەس احترافی نەکرد ئەمان نەی خوارد ئێمە تێگرا 5 کەس ئیدام کرا بەر لە ڕەفیقەکانی ئێمە شێخ نەوزەر و سەید حاجی و مستەفا ئیدام کرا کە ئێمە پێکەوە لەو جەماعەتا بین کە کاری واستنەوەی پێشمەرگەمانە کرد دوای ئەوە بە نامەیەکی کاگنەو شیروان من خۆم نامەکەم نەدیوە بەڵام بەس داوای لێ کردبوون لە کاگ مستەفا و ئەوان مستەفای سیقایر سەر لە نوێ ئیعادەی ڕێخستن بکەنەوە ئەو برادرانەی کەوا ئامادەجییان تایەکەوە بەشداری ئەو ڕێخستنەوە بکەن کاک سامان مەولود من و کاک سامان و حەمەزاهیر و سفەرداشی یەک بووین کاک سامان ئەمەی بە ئێمە وت دیارە کاک مستەفاش خۆی پۆلەنتی کردبوو بە چەند بەشێکەوە یەکێک لەوانە کاک سامان بوو کە لەگەڵ ئێمە بوو کاک سامانیش بە ئێمە وتی ئێمە بەرنمەیەکی وامان هەیە داوامان لێ کراوە چی ئامادەیی تایە هەر بەردەوام بێت لە ڕێخستنەکان و ئەمانە بەردەوامی دەست پێ بکاتەوە من کاک حەمەزاهیر ئامادەییمان تیا بوو وتمان بەڵێ ئێمەش بەشداری ئەەکەین بەڵێ لەوێ سەر لە نوێ ڕێخستنەکان بە ناوی کۆمیتەی سرکەوە عەفوەن کۆمیتەی باوەڕەوە لەوێ دروستمان کردووە دروست کراوەتەوە بە سەرپەرشتی کاک مستەفا و ئیتر شتەکانمان کۆ کردەوە دەنگ و باسەکان خواستەکان ئەوانەی کە پێویست بێ بۆ ئیش و کاری ڕێخستن و دوایی ڕەوانە ئەکرایەوە بۆ شوێنی پێویست لە دوای ئازادبوونمان ئەمە خودی قسەی کاک ڕەفعەتە تی کە گەیشتمەوە حدود ئەمە دوای برینداربوونی دوای چاکبوونەوەی کە لە سلێمانی چاکرایەوە بە ساغی ڕەوانەی کەینەوە بۆ ئێران طبعاً ئەم هیممەتە عەلی کاکە ڕەش کردوێتی چاکبوون و تەداوی لە ماڵی عەلی کاکە ڕەشا کراوە باشە بەس هێنانی من کردومە کاک ڕەفعەت کاگاتەوە سەرکردایەتی باسەکە کاک نەوشیروانی دیوە چۆن هاتوون چۆن ڕزگارت بۆ چی بووە چی نەبووە ئەڵێ ئەو برادەرەی باینجان هاتووە لە چەمی ڕەجان منی هێناوەتە باینجان لە باینجانیشەوە عەلی کاکە ڕەش منی هێناوە بۆ سلێمانی نزیکەی
زیاتر لە 30 ڕۆژ تەداوی منی کردووە تا چاک بوومەتەوە. دوای چاکبوونەوەشم بە سەلامەتی منیان گەیانێتەوە بۆ حدود و هاتوومەتەوە بۆ ناو ئێوە. ئەڵێ لە میانەی ئەو قسابێ کاگنەوشیریان پێی ئەڵێ ئەیا بەشانە ئەڵێ بزانە ڕێخسنەکانی ئێمە ڕۆڵەی ئاوایە، شارەکەی ئێمە ڕۆڵەی ئاوای تیاپەروەردە بووە لەسەر و ئەم هەموو ئەنفال و وێرانکردنی دیانە کە سڵیان لە بەعەز نەکردوێتەوە ئەوە پەروەردەکانی ئێمەیە. ئەمە خودی کاگنەوشیروانواڵێ. تقریبان 12 ساڵ لەمە پێش بوو من خەبەریان نامێ وتیان کاگ ئاکۆی ئەبازاغا تەلەفۆنی بۆ کردم وتی ڕاید عەزەدین گیراوە لە دەستمان دەرنەچێ. ڕاید عەزەدین مدیری ئەمنی بەلدەی هەولێر بوو، ئەو کەسە بوو کە زۆرترین تەعزیبی لەگەڵ منا بەکارهێنا کە بەدەستی خۆی لێدام. هەر ئەو ڕاید عەزەدینە ئەحمەد مام ڕەسوڵ لە گۆڤاری ورایە نووسیوێتی وای لێ هات وتی شێخەکەی مەگەر بچین ئەو شێخە بێنین زانێتی لە دڵم عەلی کاکە ڕەشە گەوادایە. زۆر بێویژدانانە تەعزیبێداین نەکی من هی برادەرەکانیشم. ڕاید عەزەدین گیرا. من کە ئەو خەبەرەم بیست لەوانەیە بڵێم نزیکەی 3 شەو باش خەوم لێ نەیەکەوت و هەر بیرم لێ کردەوە من چی بکەم لەگەڵ ئەم کابرایە. دواتر چوم ئەو کاتە مامۆستا سەیفەدین مدیری ئاسایشی گشتی بوو کە چوم ئەو لای عەقیل ناسر بوو کە مدیری بەشی ڕامیاری بوو باین کرد و وتی کاک ناسر وتی واز بێنێ مەمانێ بیکوژین و خەڵک نەزانیوتە مەگەرتانێ بیکوژن و خەڵک نەزانێ خەڵک زۆر زانیوێتی من داواتان لێ یەکەم بیدەنمە مەحکەمە با خەڵک بێ شایەتی خۆی لەسەر بە. دواتر مامۆستا سەیفەدین وتی ڕازەکە دەین بە مەحکەمە. بۆیان بان کرد مەژوورێکەوە وتم ئەم ناسی وتی نە نزیکەی 20 ساڵ بەسەر بینی من و ئەوە تێپەڕی بوو. وتم عەلی کاکە ڕەشم و عەلی کاکە ڕەشەم کە 31 شەو ڕۆژ لێدام. وتی چاکە زانم و چاکیشم لەبیرە من ئەگەر وام نەکردایە منیشانە کوشت و منیشان ڕەمیە کە من لە ترسا کردومەوە. وتم درۆ بۆ چیەکەی دوو لە ڕەحازری. وتم تۆ مدیر ئەمنێک بووی ئەوە هەر ئیشی تۆ نەبوو تۆ بەدەستی خۆت تەعزیب بدام بەدەستی خۆت لێتەدام کە لێژێر دەستی تۆ دەرەچووم هەر ئەمن بوو هەر عەرەب بوو چای بەم نەکەوت دڵی پڕە بوو کە قسەی لەگەڵا کردم. تۆ باسی عایلەکەتە کردم کە عایلەکەم گیراوە لە بەردەستی توان من لە چ حاڵەکەمانش لەو حاڵان هەر ئەمن بوو هەر عەرەب بوو فرسەتێ بینیوی عەلی عایلەکە سەلامەتن. تۆ کە لێتەدام زۆر بەدڵ لێتەدام هەر ئەمن بوو هەر عەرەب بوو کە لێدام لێدانەکەی لەگەڵ تۆ فەرقیە بوو. هیچت پێ نەوت لەو وینایکە قسەیەک جنێوێکت پێ نەدا؟ نەخێر من بیرم کردەوە وتم من کە جیران ماڵ مناڵەکەم چاوەڕێیە کردم ئێستا ئەمیش ماڵ مناڵەکەی چاوەڕێیەکە. من بۆ بم بە باعیسی ئەم خۆی تاوانبارە خۆ مناڵەکانی تاوانیان نییە من بۆ بم بە باعیسی ئەو خەمە گەورەی بچێتە دڵی ئەم مناڵانەیەوە. من بڕیارمدا ئێستا هەر سجنە لە هەولێر. من دوو جار لە مەحکەمەوە تەلەفۆنیان بۆ کردم نەچوو. من هەر ئەو ڕۆژەش پێم وتم تۆ لەلایەن منەوە عەفوی من عەفو دەکەم. من لێت خۆش بووم. ئەیت پەلامار پێڵاوێ دایم پێڵاوەکانی ماچەکەم و زۆر مەحاولەی کە پێڵاوەکانی ماچکە نەمێشت. ئەگریا پاڕایە وتم بۆ گریت 31 شەو ڕۆژ تۆ لە مندا ڕۆژە لە ڕۆژان جۆ لە من بوو تۆ بڵێم تخوا گریام لێت پاڕامەوە من پێشەوەی بگیرێم و چاوەڕوانی ڕۆژێکی وا بووم کە گیرا کە هاتمە بەردەست نەگریام نە لێت پاڕامەوە تۆش مدیر ئەمنێک بووی ئەو هەمووی شت کردووە باە چاوەڕوانی ڕۆژێکی وا بووی تا ئێستاش ئەی بە مەگری مەپارێرەوە. دە پێم وتم زۆر عەزەت کێشا لەگەڵما احترافم بۆ نەکردی با ئێستا بۆت کەم. جوان جوان هەموو ڕاستیەکانم پێ وتم ئاوا بوو. ئەو ڕێخستانەی ناو شاری سێمانی دوای ئەوەشی لە زیندانەکانی بەعەز دەمێنەوە و بەشێکی گیانی خۆیان دەکەنە قوربانی بۆ خاچی کوردستان و بەشێکیش چەندین ساڵ زیندانی دەسەپێنرێت بەسەریاندا لەو کاتەشدا نەوشیروان مستەفا نامەیەکیان بۆ دەنێرێت و دەڵێت بەردەوام بن لە کارەکانتان و دامەبڕێن ئێوە ڕۆڵە ئازاکانی کوردستانن کە گیانی دەیان پێشمەرگەتان لە مردن و ئەنفالکردن ڕزگار کرد. بۆیە ئەوە نەوشیروان مستەفا بوو هەمیشە لە خەمی گەلی کورد و شۆڕشەکەیدا بوو لە خەمی پێشمەرگە و ڕێخستنەکاندا بوو. ئەو بوو دەویست مێژووی کورد مێژوێکی پڕ لە ئازایەتی و نەبەردی و گیان فیدایی بێت. کاتێکیش پلانی ڕاپەڕینی دانا تەنها خۆی و قەڵەمەکەی بوون بیری لای ئازادکردنی گەلی کورد بوو. کاتێکیش دژی نادادی و گەندەڵی وەستایەوە هەر خۆی بوو بە گەندەڵکارانی وت بوەستن ڕێگە نادەم کوردستان وێران بکەن. ئەو دەیویست ژیانێکی شایستە بۆ تاچی کورد فراهەم بکات بۆیە دژی
ئەو حیزبانە وەستایەوە کە دەستیان بردبوو بۆ قوتی خەڵکی کوردستان و بەبێ ڕەحمانە تەخشان و پەخشانیان دەکرد گەندەڵی گەیشت بووە ترۆپک.